ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری کەناڵی هیوان. ئەم بەرنامەیەمان سەبارەت بە دەستگیرکردن و کەیسی فڕاندنی هاوڕێمان عەلی مەحموودە. هەفتەی ڕابردوو هێزێکی پڕچەکی دەستگای ئاسایشی هەولێر هەڵی کوتایە سەر ماڵی چالاکوان عەلی مەحموود و ئەوی بەدوور لە هەموو پرنسیپێک و لە هەموو چوارچێوێکی یاسایی فڕاندووە. ئەمە دیارە قسەی هەمومانە، بەڵام بەشێک ڕەنگەوا بزانن کە ئێمە لە ڕووی سۆزداریەوە لە ڕووی خۆشەویستیمانەوە بۆ هاوڕێ عەلی بەو پێشینەی کە هەیەی بەو خەباتکاریەی کە هەیەی ئێمە ئەمی دیعایاکەین. ئەمڕۆ بۆ ڕۆشنکردنەوەی لایەنە یاساییەکانی ئەم بابەتە بە پێویستمان زانی لەبری ئەوەی کە خۆمان وەکو حکمی خۆمان بێ کەسێکی یاسایی و لە ڕاستیە پارێزەرێک یاخود پارێزەرێکی ڕاوێژکار داوەتە بەرنامەی خۆمان بکەین ئەوە لە نزیکەوە ئەم پرسانەی ئەم پرسە یاساییانەی ئاراستە بکەین و هەموو پێکەوە بزانین ئایا بەڕاستی لە کەیسی عەلی مەحموودە چێ پێشێلی یاسای کردووە؟ عەلی مەحموود پێشێلی یاسای کردووە یا ئەوانەی عەلی مەحموودیان لە ماڵەوە بە دەست بەسراوی فڕاندووە؟ ئەم بەرنامەیەمان لەگەڵ هاوڕێی ئازیزمان بژار تاها خەلیلە. هاوڕێ بژار تاها خەلیل جگەلەوەی کە هەڵسوڕاوێکی چالاکوانێکی بواری کەیسەکانی کۆمەکوژی و جینۆسایدە، پارێزەرێکی یا پارێزەری ڕاوێژکارە لە سلێمانی دانیشێ و بۆ ئەم بەرنمەیە قبولی کرد کە لەگەڵ ئێمەیا بێ و وەڵامی پرسیارەکانمان بداتەوە. من زۆر سپاس دەکەم هاوڕێ بژار بۆ ئەم دەرفەتێکە بۆ ئێمە ڕخسان. زۆر خۆشحاڵم بۆی کە میوانداری بەرنامەکە ئێمەتان قبول کرد. ئومێدەوارم حوسڵەتان هەبێت و بتوانن ئەم وەختە بۆ ئێمە دیاری بکەن بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانمان. لە خزمەتانە دیارە لێرەوە سڵاو بۆ بینەران و بیستەرانی ئەم کەناڵە بەڕێزە. لێرەوە پیرۆزبایی یەکی ئایار لە تەواوی کرێکارانی جیهانەکەم هاوسۆزی و هاوپشتیوانی خۆمان بۆ خەباتی نەفساوی چینی کرێکارانی جیهان لێرەوە بەیانەکە. زۆر چاکە، زۆر سپاس دەکەین. ئێمەش هەروە دیارە ئەم بەرنامەمان هاوکا دەبێت لەگەڵ یەکی ئایارە. بینەرانی ئازیز ئاگادار بکەمەوە بەرنمەیە تۆمار کراوە و ڕۆژی سی مانگسی نیسان تۆمار کراوە و ڕۆژی یەکی ئایا پێشکەشی ئێوەی ئازیز دەکرێ. منیش لە لای خۆمەوە سەربارەوەی کە بەرنامەی تایبەتم هەیە سەبات بە یەکی ئایار، بەڵام لەم بەرنمەیەشەوە دووبارە پیرۆزبایی لە سەرجەم کارگەرانی جیهان و بەتایبەتی کارگەرانی خێرنەدی و ستەملێکرا و سەرباری چەوسانەوە لە کوردستانەکەم. ئومێدەوەی ساڵی داهاتوومان ساڵێکی پرشنگدارتری خەبات و هەڵسوڕان و تێکۆشان بێ. هاوڕێ بژار من زۆرتر لەوە پێشەکی ناڵێم، بە پرسیارێک دەست پێکەم سەبارەت بەم کەیسە. من پێ خۆشە ئەوە بزانم ئایا لە ڤیدیۆگرتنی عەلی مەحموودەوە دەست پێکەم کە کەسێکی دەست بەسەر ڤیددیۆیەکی لێگیراوە و لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە لەلایەن دەستگایەکی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڵاوکرێتەوە. دەستگایش دەستگای ئاسایشی هەولێرە. ئایا بەڕاستی ئەمە یاساییە یا ئەگەر یاسایی نییە یاسا سزای بۆ جۆرە پێشێلکردنێکی واداناوە؟ ئایا یاساییە دەستگای ئاسایشتوانە هەر کەسێک بە هەتا کۆگەر بە ئارزوی خۆشی بێ وەختێک لە بەندایە و لە ژێر دەستیانایە لە تەلەڤیزیۆنەوە دان پیانانەکانی بڵاو بکەنەوە؟ دیارە مشەڕعی قانونی یاخود مشەڕعی یاسا لە عێراقا لە کاتی خۆیان کە قانونی داناوە بە هەموو کەلەبەرێک و بە هەموو بەنایەکی یاسا تێپەڕبووە. وەشتێکی نەهێشتۆتەوە بۆ ئێمە کە ئەمڕۆ بڵین ئەمە بابەتە باس نەکراوە. دیارە دوو جۆر ئێمە دادگایکردنمان هەیە. دادگایەک دادگای لێکۆڵینەوە و سزاییە و دادگایەکی کەمان هەیە کە پێوترێ دادگای بەرایی کە هەرێکێ لەمانە ئەکەونە ژێر قائیلەی دوو جۆر لە یاسا. هەرچی دادگای سزاییە ئوسوڵی قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی ئەیکرێتەوە. دادگای بەرایەکانیشەوە قانونی مرافعاتی مەدەنی
ئێمە ئێستا قسەمان لەسەر قانونی مرافعاتی مەدەنیە لە ئێستا قسەمان لەسەر ئوسولی محاکەماتی جەزایی بەپێی قانونی ئوسولی محاکەماتی جەزایی تۆمەتبار اعتیبار ئەکرێ بە بێگوناه هەتاوەکو ئەو کاتێک کە ئیسپاتی ئیدانەکەی دیارە قۆناغەکانی لێکۆڵینەوە جیاوازن قۆناغەکانی لێکۆڵینەوە تەنها پیانەوترێت قۆناغی کۆکردنەوەی بەلگەکان یاخود محکەمە جەمع الئەدلە لە مەرحەلەی لێکۆڵینەوە کاتێک کە تۆمەتبارێک تۆمەتێک ئەنجام ئەدا کە پێی ئەوترێت تۆمەتبار پێی ناوترێت تاوانکار تۆمەتبار لەگەڵ تاوانکارە فەرقی هەیە لەم کاتە دادگای لێکۆڵینەوە تەنها و تەنها بەڵگەکان کۆ ئەکاتەوە بۆ ئەوی کە بیخاتە بەردەستی دادگای مختصی خۆی باشە دادگای مختصیش کێیە محکەمە کە جۆری جەریمەکەی ئەیزانێ ئایا محکەمەی جونحا کەتنی پێوتێ بە کوردی یاخود محکەمەی جینایاتە کە تاوانەکانی پێ کارێکێک لەمانە حکمی خۆیان و ئوسولی خۆیان بە پێ هەر مادەیەک حکمی خۆی بەڵام دوجار هەر هەموو یەکێتە ژێر قائلەی قانونی ئوسولی محاکەماتی جەزاییەوە بۆ بە پێی قانونی ئوسولی محاکەماتی جەزایی و عەرزم کردن تۆمەتبار بێگوناهە هەتاکو ئەو کاتەی کە ئیسپاتی ئیدانەکەی کە دان بە تاوانەکە ئەنێت و ئەڵێ بەڵێ من و تاوانم ئەنجام داوە و دوجار محکەمە حکمێکی عادیلانەی خۆی بەسەرا بەپێی ئەو مادە یاساییە لەگەڵ ظروفی مولابەساتی قەزیەکە ئاگادار چونکە هەنێک جەریمە هەیە کە ئەکرێت باعثی دافعی هەیە پاڵنەر و هاندەری هەیە بۆ ئەو جەریمەیەکە ئەبێ دادگا خوددادوەری بەڕێز لەم کاتانە ڕەچاوی هەموو ئەمانە بکات ئەنجا دوجار حکمی عادلانەی خۆی بەسەر ئەو کەسێکەوەکو تۆمەتبارێک لە بەردەمیا پاشەوەی کە تەوجیهی توهمەی ئەکا پێڵێ فڵانی کوڕی فڵان تۆ بە مادەی ئەوە دادگای لێکۆڵینەوە هەواڵی ئەم دادگایی کردووی خۆت بە گوناهبار دەزانی یان بێگوناهی باشە تەنانەت وەڵامدانەوەی کەسی تۆمەتبار کە بڵێ گوناهبارم یان بێگوناهم ئەمە بۆ خۆی چۆنەڵێ شتی لەسەر دروستەکە بینای لەسەر ئەکرێ بینە قەراری لەسەر کەواتە ئەوەی کە ئێستا ڕووی داوە لە بەرامبەر هەمبەر دەست بەسەراگرتنی کەسێک و پیشاندانی لە تەلەڤیزیۆنە یاخود تەنانەت لە وێنەیەکی لە جەریدەکانی شابڵاو بێتەوە لە هەر وەسیلەیەکی ئەعلامیە بێت ئەمە بۆ خۆی مخالفی قانونە بۆ چونکە هێشتا ئەو کەسە یەکلایی نەبووە بەڵێ بۆی پرسیارەکە دقیق بێ ینی ئەگەر بێت و تاوانکار یا بڵێن تۆمەتبار بوو بێ بە تاوانکار و محکەمە مەسلەی خۆی بڕان بێتەوە ئەو دەم ئەکرێ تاوانکارەکە لە تەلەڤیزیۆن و پیشان بدرێ بەبێ ئیرادەی خۆی چونکە کەسێکە لە زیندانە ئیرادەی نییە ناوان ئەو کاتەکو تەلەڤیزیۆن نابێ پیشان بدرێ ئەو کاتە دەکرێت و هەواڵێک بۆ ڕای گشتی ئەکرێ ینی مەسەرەن بۆ نمونە جەریمەیەکی قێزەون ڕوو ئەدا لە جێگەیەکە کەسێک مەسەلەن کۆمەڵێ جەریمەی بەشیعی کردو بە حەقی ئینسانیەت بە حەقی ئەمنیەتی ئەو خەڵکە توزانم مافی ئەو خەڵکی پێشێل کردو ئەلێرانە وەک هەواڵێک بۆ ڕای گشتی دوای ئەوەی کە تحقیق ئەکرێ و هەموو شتێک ئەکرێ بڵێن ئەو کەسەی ئەو جەریمەی ئەنجام ماوە وەک هەواڵ نەکوێنە پیشاندانیشتەنە بڵێن دەستگیر کراوە بەسەرن بۆ نمونە وە لێکۆڵینەوە تایە بەردەوامە ئەو کاتە وتەبێژی بۆچی ئێمە لە پۆلیس وتەبێژی پۆلیسمان وتەبێژی پۆلیس دێت ڕوونکردنەوە ئەدا تەنانەت ناوەکانیش بە سەریحی ناڵێت ناوەکان بە ڕموزەڵێ ئەڵێ بۆ نمونە ئەنجامدەری تاوانی توزانم سووتاندنی فڵان مەکتەب ئەنجامدەرەکەی گیراوە و لە کاتی ئێستا لە لێکۆڵینەوەیە لەوەش زیاتر زانیاری نادا بۆ ڕەوتی لێکۆڵینەوە تێک نەچێت بۆ سڕێتی لێکۆڵینەوە زائیدەن قانونی پێشمان هەیە کە پێوتە قانونی زەمانی شەخصی یعنی قانونی زەمانی شەخصی بۆچێ بۆ پارێزگاریکردن تەنانەت لە تۆمەتبار یعنی ئەو کەسێک کە جەریمەیەکی علەنی ئەکا بە بەرچاوی خەڵکەوە هەموو شتەکانی تەواو کردووە هێشتا ئەویش مافی هەیە کە پارێزەرێکی هەبێ و بێ ئەوەی کە پارێزەرەکەی ئامادە بێ بۆی هەیە یەک حرف نەڵێت ئاگادار بە لە تحقیقا چکەوێت تحقیق یەکەم پرسیاری ئەوە بێلی ئەوە تۆ لە لای ئێمە گیراوی بەم تۆمەتە
ئامادەی قسەمان بۆ بکەی یان ئەتێ پارێزەرێکت بۆ دابێت باشە ینی مافی یاسای پارێزگاری خصوصیت ڕێگا بەڵێ ئەگرێ لەوەیەوە ڤیددیۆی کەسێک بڵاو بکرێتەوە کە هێشتا ئەفوان نەک ڤیددیو ئاگادار بە ئەمان زای چۆن ئەمان تامە گەورەکەیە ئەمە تامە گەورەکە ئێمە جارێ باسیەوەکەین دەڵێن ناتوانن لێکۆڵینەوەی لەگەڵا بکەن تا پارێزەرێکی ئامادە بێت هەموو کەسە خۆی بڵێ ببوورە من مەسەرن لێ پرسنەوەن تۆ لای ئێمەی ئامادەی قسە بکە یا پارێزەرێ بۆ بێنین ئەو بڵێ نەخێر من پارێزەرم نایە و خۆم داکۆچی لە خۆمەکەم ئەلم کاتاتە نازوندە و حقاکە پێوتری حەقی هەبوونی پارێزەر باشە بەڵام دووبارە نیشاندانی لە تیڤەوە شتێکی گونجاوی نەک گونجاوی ئەسڵان نیشاندان لە تیڤەوە ئەمە پێشێلکردنی یاساکانی مافی مرۆڤە یاکە مافی مرۆڤ کۆمەڵێک یاسایی هەیە کە ئەمانش یعنی ئەم دەوڵەتە ئیمزای لەسەر کردویە لەسەری نەکردوێ پێوتری قەواعیدی ئامیرە باشە ئەم قەواعیدە ئامیرانە کە بە زمانی فەڕەنسی پێوتری ژوست و ژۆ باشە ئەبێت پەیڕەو بکرێت ئەمە قانونێکە پەیوەندی هەیە بە مافی مرۆڤەوە و هەمومان ئەبێ پابند بین بە بەندەکانی مافی مرۆڤەوە ئەوە بەشێکی دەستوری عێراقیشەوە ئەزانم لە بابەت مەسائلی دەستوری عێراقی بەدەر نییە لە پاراستنی مافی مرۆڤ و ئەمە بە پاراستنی مافی ئەو کەسە ئەگەر تۆمەتباریش بێت مافی ئەو کەسەیە کە یەک پارێزەری هەبێ کاتێکا چێتە بەردەمی دادگا دوو خصوصیەتی پارێزرا بێ فەزح نەکرێت بەڵام بەداخەوە لەمڕۆی کوردستانە لێرە و لەوێ توزانم لە چ لە زۆنی زەر چ لە زۆنی ساوس بەداخەوە مەسلەی هەتکردن و سەرتاشین و سبێڵ تاشین و توزانم بەدیان کەیسیکەی لەم جۆرەمان لە پێشیوە بینی و وەختە بڵێم بۆ تشتێکی نۆرماڵ بەداخەوە زۆر باشە من لێرە یەک پرسیاری تر بکەم سەبارەت بە ماچینە سەر بەشێکی تری بەرنامەکە ئەمە تەنها لێرە لەسەر ڤیددیۆکە قساکەین ئێمە باشە لە حاڵەتێکە کە دەستگایەکی دەوڵەتی دەستگایەکی حکومی خەرقێکی ئاوای ئەم یاسایە ئەکا ئایا ئەم خەرقە یاساییە لە یاسایە عقوبەی بۆ دانراوە ئایا مەسەلەن بۆ نمونە ئەو کەسەی بە ڕێوبەری ئاسایشی فلانە ناوچە کە کارێکی ئاوای ئەنجام داوە ئیزافەتەن بۆ جێگاکەی ئەکرێ بانگشتی دادگا بکرێەوە ئەمەی بەڕوو بکرێتەوە وەکو پێشێرکردنیی یاسایی چکە کە یاسا هەبوو پێشێرکردن هەبوو مانەوەیە جۆرێک خەرقکردنی یاسا هەبێ بە دادگاژە بێ بە سزاش هەبێ وانە حتمما خەرقنی یاسا ئاگادار بە لە مەسەلەی داوای جەزائیە ئەبێ محرکی داوا هەبێ بە کەسێکە بێ ئەم داوای جوڵان باشە کەسێک یەت شەکوایەکە جوڵێت ئەگەر هات ئەم شەکوایە بجوڵێنێ بۆ لە بروکە ئەمە تێپەڕاندنی شتێکە یاخود خەرقێکی فەزیع باشە لەم کاتە داواکاری گشتیە بێتە سەر خەت بەڵام لە وڵاتی ئێمە لە بروکە داواکاری گشتی کاری خۆی ناکە بەداخەوە و کەسیش ناوێت سکاڵایە بجوڵێنێ لە دژی عیملاقێک توزانم سامڕۆکتێ نەتەوێت دەستگا ئاسایشیەکان لە لێرەش و لەولاش لە سەوز و لە زەر خۆیان بە هەموو شتێکە زانن کەس ناتوانێت سکاڵایان لە دژ بکە لێرە لێ تاکوتەرا سکاڵا هەیە لە سەریانکراوە بۆ منە خۆبی چێک منواری کە سکاڵایەک باشە بەڵام ئەگەر منیش سکاڵا نەجوڵێنم پێویستە داواکاری گشتی یاخود سندیکاکانی کار ئەگەدار بە سندیکاکانی کارکردن لە بوارێکی مختصا لە بواری ڕۆژنامەگەری یا سندیکای ڕۆژنامەگەری بێتە سەرخەت لە بواری چزانم پارێزەرێتیا سندیکای پارێزەران بێتە سەرخەت لە بواری دکتۆرەکانە سندیکای ئەتبا بێتە سەرخەت ینی ئەمە هەموو ئەو شوێنانن کاتوانن سکاڵا بجوڵ ئەگەر ئەمانە هیچی نەیان جوڵان داواکاری گشتێ بێ سکاڵا جوڵێنن بۆ چونکە داواکاری گشتی ئەتیبار ئەکرێ بە نوێنەری من و تۆی هاوڵاتی بۆ هەر خەرقێک کە هەیە ئەو مافی ئەوەی هەیە بەبێت کە ئێمە وەکالەتی بۆ بکەینەوە لەبری هەمومان سەفتا و لەبری هەمومان سکاڵا باشە کەسی گیرا و کەسی دەستگیر کرا و لەم کەیسەیە هاوڕێ عەلی مەحموود خۆی لە زیندانەوە ناتوانم داوایە بەرزکاتەوە
پێم وا بێت ئەگەر بەر بێت ئەتوانێت کە ئازاد بێتوانانی ئەو سکاڵایە بکەن بەڵام ئاگادار بە هاوڕێ عزیز یەک شت هەیە ئێستا علی مەحموود بە چ مادەی بە چ مادەی بەڵێ ئەچینە سەرەوە ئێستا چینە سەر ئەوە بڵێ من پێم خۆشە ئێستا لەسەر ئەوە قسە بکەین ئایا خودی ئەمە ئێستا لەسەر ڤیددیۆکە قسەمان کرد کە ئەمە نەک هەرتەنها بڵین مەسلەیەکی ئاسایی نییە وەک بەڕێزت ئیشارەت پێدا بڵێ خەرقێکی یاساییەکە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و بە تایبەتیش دەستگای ئاسایشی هەولێر ئەمەی ئەنجام داوە ئەمە لەمە بڕاینەوە بەڵام چینە سەر ئەوەی کە خودی دەستگیرکردن و ڕاپێچکردنی هاوڕێ عەلی مەحموود بۆ زیندان لە ئێستاە ئایا ئەمە تا چەند یاساییە تەماشاکە ئەو مادەی کە ئەوان هاوڕێ عەلی مەحموودیان پێگرتووە یارە کورتسەیەکی هەیە لە شەڕ بە کۆنەقینە شەڕ بە قینی ئێستا ناکرێ شەڕ بە کۆنەقینە علی مەحموود وازح و معلومە لای هەر هەمومان هاوڕێکی هەڵسوڕاوی داپۆشتیکاری مافی مرۆڤ و چالاکوانی وادی جینۆساید کە بە شانازیەوە من ڕۆژێ لە ڕۆژان بێکەوە من و هاوڕێ علی مەحموود بێکەوە کارمان کردووە لێک ڕێکخراوە لە ڕێکخراوی چاک ناوەندی چاکە بێکەوە کارمان کردووە و ئەو شەرەفە پێبەخشراوە کەوکو ئەندامێکی دەستێدا مەزرێنەری و ناوەندەش کارم کردبێ ئەم پیاوە دیارە وەک هەڵوێستێکی هەمیشەی خۆی هەڵوێستی هەبووە بەرامبەر بە قوربانیانی ئەنفال و جینۆساید و ئەم کەیسە هیچی بەدەر نییە لەو کەیسەی کە بچێتە ژێر پائیلەی جینۆساید و ئەو تاوانانی کە لە پێشووترا ئەنجام درراوە عێراق بە هەر حاڵ علی مەحموود بە مادەیەک دەست بەسەر کراوە و حیجز کراوە تۆ ناتوانێت بێت تۆمەتێک ئاراستە بکرێت ئەم مادەیە خۆی هێشتا نوقسانە لە کەیسەکەی علی بۆ ئەم مادەیە ئەڵێ تۆمەتبارێکی مەحکوم یعنی لە تۆمەتبار دەرچوو ئەبێ مودان بێت حکمی لەسەر دەرچوو بێت حکمی غیابی درابێت باشە بۆ نمونە سین منە الناس حکم دراوە بە 6 مانگ زیندانی کردن باشە ئەم سین منە الناسە نەچۆتە بەردەمی دادگا تا ئامادە بێت و 6 مانگەکە جێبەجێ بکە ئەو سژنە بێت لە ماڵی 100 منە الناس بگیرێت ئەو کاتە ساددا ئەدرێ بەچی بە داڵدەدەری تۆمەتبارێکی مەحکوم کراوە باشە تاوانکارێک لەم حاڵەتە نەک تۆمەتبارێکی تاوانکارێک بڵێ تاوانکارێک کە حکمی لەسەر دەرچووە کە یەکلایی بۆت بەڵام ئاگادار بە علی مەحموود لەسەر بابان ئەگیرێت بابان هێشتا نەچۆتە بەردەمی دادگای لێکۆڵینەوە هێشتا دادگای لێکۆڵینەوەی لە بابان نەکردوە باشە هێشتا بابان حکم نەدراوە تاوەکو تۆ کەسێکت داڵدەدا بێ محکوم بێت پێم وتی قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی ئەڵێ چی بۆچی شەرحی قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی بوو بۆیە ئەم شەرحە بۆ کردی بوو کە پێت بڵێم متهم بەریئە هەتاوەکو ئیسپاتی ئیدانەکەی هەتاوەکو ئەو دەقەیە کە تۆمەتەکەی بەسەرا ساغە بێتەوە محکوم دەبێت بەو تۆمەتەی کە هەیە باشە بابان هێشتا نەچۆتە بەردەمی دادگای لێکۆڵینەوە ئەگەر لە حاڵەتێکە داڵدەش درابێت داڵدەی هاوڵاتیەک درا ڕاکردووە لە تێکۆڵینەوە ئەمە بابێکی ترە باشە بەس ئەمە ناکاتە هەتکردن دیارە داخلە دڵانی علی مەحموود داخێکی هێندە گەوریان لە دڵایە کە بەو شێوەیە ڕەفتار بکەن بیخەنە بەسەر شاشەکان کە ئەمەش بۆ خۆی مخالفی قانونە و من لێرەوە داواکاری گشتی بێتە سەرخەت و لێکۆڵینەوە لەو بابەتە بکرێت و چیتر ئەو مەحزەلەی کە بەرامبەر بە ئینسانیەت ئەکرێ ڕابگیرێ چونکە مرۆڤەکان ئازادن مرۆڤەکان پێویستە کەرامەتیان پارێزراو بێ پێویستە سوکاتیان پێ نەکرێت و وەک بنەمایەکی سەرەتایی مافی مرۆڤ تەعاملی لەگەڵا من لێرە بە ئیجازەی بەڕێزت هاوڕێ بژار من یەک سەرنجەدەم لەسەر شتێکە ئەوەی کە لە بڵێن قەولێکی معروف هەیە قسەیەکە کە ئەوترێ كلما بني على باطل فهو باطل یعنی ئەمەی کە ئێستا لە بەرامبەر هاوڕێ علی مەحموودا کراوە لە بناغەوە نایاساییە گرتنەکەی لەسەر ئەساسی هیچ یاسایەک نییە دەستگیرکردنەکەی
دەستگیرکردنەکەی بۆ ئەوە نییە کەسێک لەسەر عەلی چیکە اختصاصی مەکانی جەریمەکە کوێ ئەم جەریمەیە کە بابا کردێتی سلێم علی محمود لەکوێوەجی لە هەولێر بەپێی قانونی ئوسولی محاکەماتی جەزایی ئەمە خەقێکی گەورە و گران کە کراوە دادگایەک لە سلەیمانی بۆی هەیە ئەمری بالقەبض دەرکا بۆ بابان بۆ کێ بۆ کێ بۆ کێ بۆ 100 کەسی کە گریمان علی محمود شەریکە لەم جەریمەیە لەمە زیاد هەیە گریمان شەریکە و لەگەڵ یا بینیمیانە لە کاتی ئەنجامداری تاوانەکە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە محکەمە کاری خۆی نەکات ئەبێ نزیکترین دادگا تەنانەت لە ڕووی لە قانون ئوسولی محاکەماتی جەزایی هاتووە ئەلە کاتێک تاوانێک ڕوو ئەدا لە بوقعەیەکی جوغرافی معەنە نزیکترین بنکەی پۆلیس لەو بوقعەیە لەو جێگەی تاوانە ئەبێ دۆکومنت و ئەوراقەکان بگرێتن دەست و لێکۆڵینەوە دەست باشە یعنی ئەمە ئەگەر قودرەتی قادر نییە خێرە تۆ جەریمەیەک لە سلێمانی ڕۆیە لە هەولێر تۆ تۆمەتبارێکی لەسەرەکی دێ ئەگەر تۆمەتبارەکە هەڵهاتووە ئەبێ دەست بەجێ بۆ نمونە بابان تۆمەتێکی ئەنجام ماوە ئەبێ دەست بەجێ کە لەوێ پلیس ئەیگرێت دەست بەجێ حالێکا بۆ کوێ حالێکا بۆ محکەمەی تحقیقی ئەو جێگەی کە تاوانەکەی ئەنجام بداوە بەڵێ تا ئێستا تەنانەت نابێت لێشی پرسێت تۆم جەریمەیەت کردو یان نەکردووە نەخێر معلومات هەیە سین منە الناس جەریمەیەکی لە شوێنێک کردووە لە بوقعەیەکی جوغرافی کردووە ڕای کردو چۆتە سوید لە سوید ئەم کەسە مانایەوە نیە پاک بۆتەوە لە جەریمەکە پاک نەبووەتەوە لە جەریمەکە لەوێ ئەبێ بگیرێت لەوێ بێ بە کەلەپچەکرایی بهێنرێتەوە بۆ ئەو جێگەی کە تاوانەکەی لێ ئەنجام ماوە بۆی کە هەم محکەمەی تحقیق لەو جێگەی تحقیقاتی لەگەڵا بکە و محکەمەی تحقیق وەکو عەرزم کردی محکەمەی جەمعی ئەدلەیە جەمعی بەڵگەکانە کۆکردنەوەی بەڵگەکانە بەڵگەکانی لە دەست کۆ بکاتەوە و حواڵەی محکەمەی تایبەتی مختصی بکات باشە بۆی لە محکەمەی مختصی خۆی ئیدانە بکرێ و حکم عادلانەی بەسەرا جێبەجێ بکرێ و کەسیش دەرنەچێت دەست عەدالەت یعنی قانون شتێک نییە بۆ من هەبێ و بۆ تۆ نەبێ قانون بۆ سەر هەمووان و جێبەجێکردنی قانونیش بۆ سەر هەمووان و من لێرەوە هیچ کات پشتگیری ناکەم جگەلەوەی کەوکو قانونی زمانی شخصی هەموو تۆمەتبارێ مافی خۆیەتی کە پارێزەری هەبێ بەڵام پارێزەربوون مانای ئەوە نییە تۆ پشتگیری بکەی لەو جەریمەیە کە کردوێت ئەمە جەریمەیە و کراوە ئۆکەی بەڵام با بە تحقیقی خۆی بڕوا بە مەراحلی تحقیق و لێکۆڵینەوەی خۆیان بڕوا و با لێکۆڵینەوە کارەکانی خۆی ئەنجام بە وەسەر ئەنجامی لێکۆڵینەوە هەرچیەک دەرچوو ئەمە وەکو فەرەنجی دوورین وایە کە بەبەری هەر کەسێ بوو مبارەکی بێ ڕاستە بەڵام من ئەوەی کە لێرەیە بەڕاستی بۆ من جێگەی داخە با من جارێ ئەم قسێ لەسەر بەڕێز حساب نەکەم ئەمە قسەی منە ئیکەم من وازانم لە هەموو کەس زیاتر کە خەرقی قانونەکە لە کوردستانە خودی دام و دەستگا ئاسایشەکانن ینی توانم بڵێ مەسەلەن تاوانکارێکە تاوانەکات تۆمەتبارەکرێ چێتە دادگا ئێمە کۆمەڵێک تاوانکارمان هەیە لە کوردستان لەژێر پەردەی دام و دەستگاکانی دەوڵەتە مەحفوظن و حەسانەیان هەیە و توان بە ئارەزوی خۆیان تاوان ئەنجام بن بەبێەوەی لە لێپرسینەوە ترسیان هەبێ بەڵام جێگەی داغەوەیە کە نەک تەنها ئەوەی کە ئەم وردبینیتیان ناکرێ و کەسێک پرسیار لە یاساناسێک ناکە نە دەستگایەکی تەلەڤیزیۆنی دێت پرسیارێک ئاراستی بەڕێستانەکە بۆ نمونە کە لەم بابەتەوە ڕوونکردنەوە بدەن و بڵێن ئەمە تا چەند یاسایی و یاسایی نییە نەک ئەوەش کە ئیدانەی ئەم خەرقانەی بڵێن دام و دەستگاکانی ئاسایشی حکوومەتی هەرێم لەلایەن هیچ دەستگایەکی یاسایەوە لەلایەن هیچ ناوەندێکی یاساییشەوە ناکرێ بگرە سایتەکان ئەو سایتە سربەخۆیانیش کوردستان فلیمی بڵاوکراوە لەلایەن دەستگای ئاسایشەوە دووبارە لە لای خۆیان بڵاوەکەنەوە کە ئەمە بۆ خۆیان ئەوانیشەکەون لە ژێر تایلەی قانونەوە بەڕاستی کام کاریان کردووە من خۆم ئەم ڤیددیۆم لە سایتێکی سربەخۆی بەناو سربەخۆی کوردستان کە لە سلێمانیش دانراوە لەوێ بینی و لەوێ ئەو قسانەی علی مەحمودم گوێ لێ بوو لەلایەکی ترەوە ڕۆشنبیرانێک خەڵکانێکە گوایە منەتیان بە سەرمانەوە هەیە کە داکۆچی ئازادین و ئازادی خوازن و ئەوانە دەست بە جێڵێن ئاها خۆ نەمانزانی ئەمە علی مەحمود تاوانکاریشە ئێمە ئاگامان لێ نەبووە لە بری ئەوەی دامنیشن سەرەتا قسە لەسەر
ئەو خەرقە گەورەیە بکەن کە دەستگای ئاسایشی هەولێر ئەنجامی داوە لەوەی کەوا ڤیددیۆی دانپێدانانی تۆمەتبارێک کە تۆمەتی تەوجیه نەکراوە هێشتا بڵاوە کاتەوە دێنانیشن لەسەرەوە قساکەن پەشیمانن لەسەرەوەی کە داوای ئازادیان بۆ عەلی مەحموود کردووە. بەڕاستی من وەکو خۆم زۆر نائومێدەوارم یا نائومێدیم لێچێ لە بەرامبەر ئەو هەڵوێستەیە کە خەڵکانێک خۆیان بە ڕۆشنبیر ناوە بن و خۆیان بە ئازادی خواست ناوە بن لە کوردستان هەیەە دەمیان بکەرەوە قسەیان بکەرەوە ئەوانە لە لینینەوە پیاە دێن هەتاکو تەواوی کۆمونیستەکانی کوردستانیش تۆمەتبارێنەکەن بە خەرقی ئازادی بەڵام خۆیان ناتوانن بایی دەنکەشقارتەیەک کێشی هەبێ هەڵوێستیان هەبێ لە بەرامبەر ئەم خەرقانەی ئازادی و ئەم خەرقانەی یاسایە لە کوردستانەوە بە خۆشیانەڵێن لیبرال و زۆر ناسراویشن بۆی کەوا لیبراڵ بێنەرایەتی لیبرالیزمەکە لە کوردستانە. بەڕاستی ئمە جێگەی داخە کە ئێمە کۆمەلگایەکمان هەیە گەیشتوە تام ئاستا بەرحاڵ ئەمانە قسەی منم قسەیە بەڕێستان نین بەڵێ من قسەیەکەکەم وەکو نوکتەیەکی خۆش تێتان بڵێم دیارە ئەو دەستە و مرۆڤە بەڕێزانەی جەناب باسیکردن خەڵک گەلێکن لەسەر ئێمە حسابن وەکو ڕۆشنبیر بەڵام لە کاتێکا کە ئەو کەسانە ئەبنە مەعاشخۆر مەعاش لە تۆڕی لۆکس ناسکترە ئەبێ مراعات باشە جاران کە لۆکس پەمپەکرا ئەیان و بە هێواشی پەمپی لێبە نەک تۆڕەکەی بکەوێت ئەو کەسێک کە مەعاشخۆر بۆ بێ مراعاتی معاشەکەی بکە ئەوە تەنها ئازادی خوازە ڕاستەقینەکانن کە لێرە و لێ پابەندی هیچ شوێنێک نین بۆیە ئەوان بە جورئەتێکی زیاترەوە قسە هەر لە ئەوەڵی سەرەتای شۆڕشەکان هەروە بووە ئەلبەتە ئەگەر وتە بە نرخەکەی سپارتاکۆسمان بکرێتەوە بیر کاتێکە لەگەڵ دەوڵەمەندەکانە کەوتنە شەڕ و باسیەوەی کردوتی بجەنگێن ئێمە کاتێک کە ئەکوژدەین بەس تەنها کە لە بچەمان لێ جێبێنێ ئەوانیش کۆت و هەڵبەتە کۆت و زنجیرەکانی دەستیان بۆ لەیان جێبێنێت ئەوانیش کاتێک کە ئەکوژدێن ئەو هەموو قەسر و قسوورەیان لێ جێن بە بڕوای من مەسەلەی داکۆچیکردن لە حەقیقەت مەسەلەی داکۆچیکردن لە گەیشتن بە ڕاستیەکان کارێکی ئاسان نییە قوربانی ئەوێت و هەمیشە بێ قوربانی دەر کەسان دەرەکەون ڕاستە هاوڕێ بژار لانی کەم ئێستا ئیمکانی ئەوە هەیە کە کۆمەڵێک یاساناس و یاساپەروەر و دادوەر کە دوورن لەم سیستەمەوە یا خۆیان بە دوورەزان لەم سیستەمە ئەوانیش وەکو ئازادی خوازانی تر لانی کەم ئیمزا کۆ بکەنەوە بڵێن ئەم بڵاوکردنەوەی ڤیددیۆ دانپیانانە ڕاگرن باسەکە لەسەر عەلی مەحموود نییە باسەکە باسێکی یاساییە خەڵک ئەبێ بزانێ ئەمە خەڵک ئەبێ بزانێ ئەمە نایاساییە خەڵک ئەبێ بزانێ لە کوردستانە کە ئەمە پێشێلکردنی مافی هاوڵاتی بوونە تۆ وەکو هاوڵاتیەک لە هەموو شوێنێکی دنیا ئەوەی پێوترێ خصوصیت یاسای تایبەتی هەیە ینی لە هەموو شوێنێکی دنیاە پاراستنی خصوصیەتی ئێمەمانان ینی پاراستنی کەرامەتی تاکەکان ئینسان بۆیە هاوڵاتیە لەبەرەوەی کەرامەتێکی هەیە کە ناکرێت دەسەڵات پێشێلی بکە ئەگەر نە هاوڵاتی بوون هیچ معنایشی نێمە بین بە ڕعیەت دەبین بە ڕعیەتی کاتی خۆی خەلیفەکان و پاشەکان چیان کردو ئەوەی نێمەش ئەمڕۆ ئێمە ئەوە لەوا بینەخۆ مەسلەی پێشێلکردنی مافی مرۆڤ و ئەمانە دەکرێت ڕێکخراوێ بیکە دەکرێت توزانم ئەمڕۆ دەسەڵات لە حقەتا خۆی بێ داکۆچی کار بێ نەک دەسەڵات خۆی دەسەڵات ئەبێ داکۆچی کار بێت لەو مافەی تۆ وەکو ئەرزم کردی سندیکاکان ڕێکخراوەکان دەبێت هەرێکیان بە پێی خۆیان داکۆچی کار بن لەو مافە بەڵام لە حاڵەتێکا کە سندیکاکان و ڕێکخراوەکان و ئەو شتانە ئەوە ناکەن ئەو کاتە داواکاری گەشتێ بێت سەر ڕاستە من پێم خۆشە لەگەڵ بەڕێستانە بچمە سەر مەسەلەیەکی تر ئەویش مەسەلەی ئەنفال و ئەنفالچیەکان و ئەو کەسانن کە ئەنفالچین دادگای بەغا داوای کردوون ئەمانە ئیتر تۆمەتبارێکن کە دادگا داوایەنەکە بۆ لێکۆڵینەوە دادگا داوایەنەکە بۆ ئەوەی لە بەردەمیا مسول بکەن و جوابی پرسیارەکان بدەنەوە لانی کەم وایە یا من بە هەڵەت تێگەیشتوو سیکە ئەوەی کە هەیە دادگای باڵای تاوانەکانی عێراق کاتێککە دادگایی سەدام حوسێین و
ئەو جەریمە کۆمەڵکوژیان نەکران دیارە سەدام حوسێن و هاوڵەکانی چ لە عەلی حەسەن وەجید و چ لە طارق عەزیز و چ لە تەواوی ئەو سەرکردایەتی حیزبی باسی خوێنڕێژ کاتێکە دادگایی کران بۆ ئەم تاوانانە خۆیان بەتەنیا نیان کردووە ئەم تاوانانە شەریکیان هەبوو لە تاوانەکە وە کۆمەڵێک لەو شەریکانەی کە هەن بەداخەوە کۆمەڵە جاش و خۆفرۆش و سەشاری ئەو سەرودەمەن ئەو سەردەمەی حیزبی بەعەز کە دەبرو کە ناویان هاتووە و زۆربەی هەندێک لە سایتەکان بڵاوشی یەک بێکێ لەو تۆمەتبارانە هاتووە کە من لێرە ناویان نابم بەڵام ئەو قایمێ دەبوو ڕادستی دادگای باڵای تاوانەکانی عێراق بکرابن بەڵام بەداخەوە ئەمانە تا ئەم دقەی کە قسە لەگەڵ جەناب تاکەم نەک ڕادەست نەکراون بگرە پارێزگاری لێکراون و موچەخۆری لێرە و لێ موچەخۆری حیزبەکانی دەسەڵات دیارە حیزبەکانی دەسەڵات کاریان بۆوان هەیە زمانی مانەوەی خوانیان پێکەن لە دەسەڵاتە چکەمانە خەڵک گەلێکی محتەریفن لە خەڵک کوشتنا و توزام لە جەریمە ئەمدانە لەبەرەوە کاریان بۆوانە ئەمانە دەبوو ڕادەسی دادگای باڵای تاوانەکانی عێراق بکرابایە بەڵام بەداخەوە وە حیزبایەتیە ڕێگری کردووە لەوەی کە سیاسەتی بابڵین ئینتیخابی ئەمەی دروست کە هەرێکێک لەمانە عشرەتێک بە پشتیوێتی و کۆمەڵە خەڵک بە پشتیوێتی و کۆمەڵە دەنگدەری هەیە و ئەو دیارەوە حیزبانش لەبەر خاتی دەنگەکان و لەبەر خاتی خەڵکەکانی پشتیان تا ئێستا ئەو کەسانەی ڕادستی ئەو دادگایانە نەکردووە بۆی کە لێکۆڵینەوەی پێویستیان لەگەڵا دروست وایە دیارە لەوەش قوڵترە پەیوەندی دەسەڵاتی باڵادەستی ئێستەی کوردستان لەگەڵ ئەو ناوەندە کۆنەپەرستانەیە و لەگەڵ ئەو پەیوەندی عشیرەتانیە زۆر قوڵتریشە تەنانەت لە مەسایلی ئینتیخابی مەسەلەکە جۆرێک پەیوەندێکی کۆمەڵایەتیەوە ئەوە جزوری کۆمەڵایەتی ئەم دەسەڵاتەیە ئەوانی نەبێ هیچ پایەیەکی نییە بەڕاستی لە ناو کوردستانە ناو کۆمەڵگەی کوردستانە بەرحاڵ من پێویستمان بەمە بوو پێویستمان بەم زانیاری یاساییانە هەبوو ئابرە بژار بەڵام بە بڕوای ئێوە هەنگاوی داهاتوو چییە ئێمە کەسانێکە مشوری یاساخۆن کەسانێکە خەمی مافەکانی هاوڵاتیانە و بەڕاستی لە سەنگەری داکۆچیکردنن لە ئازادی ئەجا ئەو ئازادی نارانی خۆیان بە یاخود ئازادی هاوڕا و هەو بیرانی خۆیان بێ لە کوردستانە چی بکەن لە دۆخێکی لەم بابەتە ڕێگا چارەت چییە ئایا ئەکرێت ئێمە دام و دەستگای یاساییەکانی کوردستان بەکاربێنین یا بەڕاستی ئەو دام و دەستگای یاساییانە هیچیان پێ نەماوە بۆ هاوڵاتی کوردستان بەداخەوە من بەو تەفاعولەی جەنابت و بۆ تەشاؤمەی جەنابت و بۆ تەفاعولەی کە هەندێکە کەسی ژێتی بیر ناکەمەوە لەبینی هەردووکانە بیرەکەمەوە ئێمە بێکار بکەین لەسەر زیاترین فراوانکردنی ڕۆشنبیری بڵاوکردنەوەی ڕۆشنبیری نیشتیمانی لەسەر ئەوەی کە ئەو سندیکانەی کە هەن کاری خوارد ئەو سندیکانە نەبنە پێگە و جێگەیەکی حیزبی جگە لە کاری حیزبیشتی کە نەکرد بە بڕای من سندیکاکانی پارێزەران سندیکاکانی ڕۆژنامە نووسان سندیکاکانی بەدایان سندیکامان هەیە دەبێت کاری خۆیان کەن کاری پیشەی خۆیان بکەن وەداکوچی کار بن هەر یەکە لە جێ خۆیەوە لە سنووری ئەو بابەتەی کە ئەو بۆی سندیکایی پارێزەران بۆ مەسلە یاساییەکان سندیکای پزیشکان بۆ کارە پزیشکایەکان و مافی پزیشکەکان سندیکای ئەتازیارە هەر سندیکای بەجێی خۆی بەڵام بەداخەوە ئێمە لێرانە لە ڕۆژگارێکین کە سندیکاکان کاری خوان وەک خۆی دا بۆیە ئەو تەفاعول و تەشاؤمە ئەمێنێتەوە سەر دەرەجەی نیسبەتی ڕۆشنفیکری کەسەکان تا بتوانن کارەکانیان بەو ئاقارە ئەنجام بدەن کە پێویستە ئەگەر ناتوانین شتێکی لە ڕێکخراوەکانە باسی ڕێکخراوی مافی مرۆڤت نەکرد لە کوردستان ڕێکخراوی مافی مرۆڤ هەیە وانە بەڵێ ڕێکخراوی مافی مرۆڤمان هەیە ئەگەر بۆت باس بکەم ممکنە بڵم هەر حیزبە
بۆ خۆی بەشێکی بۆ ئەو شتە کردوێتەوە بەڵێ دەستەی مافی مرۆڤیش لە پەرلەمانیش هەیەوە نییە بەڵام ئایا دەرپرسی دەستەی مافی مرۆڤ لە پەرلەمان چییە هاوڕێ بژا من بیرم نەماوە بەڕاستی منیش بیرم نەماوە نازانم کێ بەڵام ئەمە کاری پەرلەمانە کاری پەرلەمان بۆ خۆیەوە نیشانێدا کە ئەو دەستەیە ئیش ناکە ئەگەر نابانزانی شێ ئەو پەرلەمانتارەی کە ئەو پەرلەمانەی کە تا ئێستا ئەکسپایر بووە وە خۆیان بۆ بخوان تازەی ئەەکەنەوە دەبوو کاریان لەسەر ئەمانە بکردایە دەبوو دەستبەجێ دەستەی مافی مرۆڤ لە پەرلەمان باکات سەرخەت بۆم بابەتە ئەی بۆ نایە دیارە ئەوانە کاری حیزبی ئەەکەن نەک کاری پیشەی بەداخەوە ئێمە لە وڵاتێکین هەموو کارەکان کاری حیزبین کاری پیشەیی و هەتاکو کاری حیزب بکرێت ئاو ئەکرێ بە ئاشی حیزبەکانە و بەرژەوەندخوازی حیزبەکان و پاراستنی تۆڕی لۆکسەکەی کە باسم کرد بەردەوام ئەستە دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە زۆر سپاس کە وەختی خۆت تەرخان کرد بۆ وەڵامدانەوە پرسیارەکانی ئێمە ئەگەر شتێکم بیر چووە پێت خۆشە ئیزافەی بکەی حەزەکەم لە کۆتایی بەرنامەکە ئێستا شتێک ئیزافەی بکەم جگەلەوەی کە شەرحێکی عامم کرد لەسەر چۆنی جێبەجێکردنی قانونی ئوسولی محاکەماتی جەزایی و چۆنیتی تعاملکردن لەگەڵ تۆمەتبارە جگە لەمە شتێکی من بەکۆی گشتی باسم کرد بەڵام وەبوو بەڕێستان وەکو نمونەیەک لێرە علی مەحموودتان هێناوەتە ناو بابەتەکە کە نمونەیەکی زیندوی فعلی ئەم بابەتی شەرح ئەمەیە و هیوادارم ئاو بگەڕێتەوە جێ خۆی و یاساوەک خۆی جێبەجێ زۆر سپاس دووبارە سپاس و مێدەوارم بتوانین لە بەرنامەی تریشە بە میوانداری ئەوە شاد بین و سەباسمان بۆ بکەین لە بابەتەم پرسە گرنگە یاسایەنەوە هەر بژی هەمیشە خۆشەویستی هاوڕێشەمە لێرەوە ڕێزم بۆ بینەرانی بەڕێستان جارێک هەر بژین بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارشمان تا دیدارێکی تر بە ئێوەی ئازیز شادەبینەوە بە کامەرانیتان ئەسپێری هەر بژین